سڵاوتان لێبێ زۆر کەس پرسیارەکە لە کەیەوە مناڵەکەم بێنەمە کلێ چارەسەری دەمودانی بۆ بکەم. پێش هەموو شتێک وا باشترە کە مناڵ لەگەڵ دەچوونێکمدانی شیریە ببینرێت بەلای کەمەوە تەمەنی 1 ساڵی بۆی فێرتان بکەین چۆن دەمودانیان بشۆن بە چه هەویرێک بیشۆن چ کاتێک بیشۆن چونکە مەرجنیەوە هەویرێکەوەی کڕن و پێتانانە هەویرێکی باشە ئەوروپیە فعلا هەویرێکی باشتێ بەدایان و سەدان هەویر هەیە کە لە ئەوروپاوێت و هیچی بە عەمەلیش نایەت و بەکاری ناهێنی لەبەرەوە مناڵەکانتە تەمەنی 1 ساڵی بێنن بۆ لامان ئەگەر نا پاڵەی زەرد یان قاوەی لەسەردانەکانیان دەرکەوت بیهێنن بۆ لامان بۆی کە زوو بتوانین فریان بکەوین و ڕزگاریان بکەین. مناڵێکە دەمودانی ئازاری نەبوو ماناوەیە کە دەمودانی باشە ئەو کاتی کە دەستی کرد بە ئازار ماناوی دەمودانی زۆر خراپە. لە چ تەمەنێک خۆ دەکرێت چارەسەری دەمودان بکەین لە هەموو تەمەنەکان نامان هەیە بە ساڵ و 6 مانگی هەیە بە ساڵ و 10 مانگی دەستمان کردووە با چارەسەرکردنی دەمودان بووی ئێستا مەوادی نوێ هەیە شتی تازە لەبەردەستە مەرج نییە هەموو شوێنێک و هەموو کەسێک لەم بابەتە شارەزایی هەبێت. ئێمە سوپاس بۆ خوا شارەزاییمان هەیە و بەو ستایلێکە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە بەریتانیا کارەکرێت ئێمە لە کلینیکی هەڵگورد خۆم و پزیشکانی هاوڕێم بەو شێوەیە کارەکەین بۆ چارەسەرکردنی دەمودانی مناڵ و گەورە و بە پاراسی دەمودانیشان. ڕێز و حورمەتە قوڵ فەرموو هەر شاد و کامەران بن.